ئێستا ئەم جیلە زۆر بە خراپ ئەبینم و ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر ئەچێت بەهۆی من یەکەم بەهۆی پەروەردەی دایک و باوکەوە کە دایک و باوک لەبەر کاری دەرەوە و بژێوی ژیان تا ڕادەیەکی زۆر مناڵەکانیان ئێمال کردووە ئەیان بنە قوتابخانەکان بەڵام قوتابخانە هەموو شتێکیان فێر ناکات ئەو پەروەردەی دایک و باوک فێری مناڵی ئەکات 125 لە قوتابخانە ئەگەر فێر بێت وایە ئەرکی ئێمە فێریکن بەڵام ئێمە فریایی ئەو هەموو قوتابیوە بێکەوە بەڕاستی ناکەوین. ئاستی پێداویستی منداڵان ئێستا زۆر باشترە چونکە لە ساڵی 90ەکان زۆر خراپ بوو لەبەرەوەی دایک و باوک نەیان دەتوانین بە پێی پێویست پێداویستی مناڵەکانیان دابین بکەن ئێستا باشترە الحەمدولله لەبەرەوەی ئێستا سێر دەکەی لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی ژووری تایبەتی خۆیان هەیە لە ماڵەوە یعنی هەموو شتێکیان بەرەو باشی چووە ئێستاکە من زۆر بە باشتری دەزانم ئێستا لە کوردستانە پەروەردە خراپ نییە زۆر باشە. ئەزەکەم شتێک ببینم کە دایک و باوکەکان بەڕاستی کە منداڵی دروست دەکەن ئەوها نەبیتن کە بەیانی دەرکەی بکەنەوە منداڵی فرێدە لەسەر جادە و لێگەرن هەتا درەنگانی شەو هیچ ئاگایان لێ نەبی کە منداڵ چ دەکاتن و تابلەتێکی لە بۆ بکڕن و ئینتەرنێتی لەسەردا بنن و یەڵە دەی منداڵ لۆ خۆی بەڕاستی ئەوە لۆ داهاتوی کوردستان هیچ باش نییە وەڕێی من. دایک و باوک دەبێ منداڵەکانیان بە جوانی پەروەردە بکەن و ئاگاداری خوێندنەکانیان بن منداڵ نابێ ئێمال بکرێت پشتگوێ بخرێت منداڵ دەبێ ئاگاداری بی منداڵ دەبێ چاوت لەسەری بێ دەبێ ئاگاداری شتەکانی بی نهێڵی شتی خراپ بەکار بێنێ ئاگاداری هاوڕێکانی بی ئاگادار بی کە کێ هاوڕێیەتی و لەوێ چێدا دەگەڕێت لەوێ چێدا ئەسکەوت دەکات دەچێتە ماڵی چێ دەبێ پەروەردەکردنی منداڵ یعنی بایەخی پێ بدرێت بەڕاستی کات زۆر گرنگە کات بۆ هەموو شتەکانی دابنرێت. بەڕاستی جیلی ئێستا و پێشوو زۆر فەرقی هەیە جولی پێشوو نای مناڵێکی زۆریان دەینا و تەربیەتێکی وای نەبوو یعنی کوبرین شتی خراپ نەبوو پێشتر بەڵام ئێستا زۆر تەربیەت تەرکیزێکی باشێوێ زۆر هەستیارە دەبێت زۆر ئاگەر لە مناڵەکەت بێ وەکوولەی جیلی ئێستا زۆر بە زەحمەتە شتی نوێ هاتووە ئەم مەسایلەی پۆبجیە و مەسایلی ئەنتەرنێت و مەسایلی هەندە شتی تر هەیە هەبێت زۆر هەستیار بێ داخوبە ئاگەر لە مناڵەکەی بێتن.